خۆشەویستانم سڵاوتان لەبێ خۆشحاڵمە پرۆگرامێکی نوێی بیرتە لەگەڵ دوو گروپی زۆر خۆشەویست خوێندکاران و مامۆستانی قوتابخانەی زەرگەتەی بنەڕەتی و مۆمیانی ماڵەکانتان بە خێراتنی هەردوو گروپتانەکەم زۆر بە خێراتن گروپی ئەی چەند مامۆستایەکی بەڕێزن مامۆستاگیان خۆ بناسێنی شرۆ فواد مامۆستای هونەر لە قوتابخانەی زەرگەتە زۆر بە خێراتی مامۆستا عەبدولباقی عەبدول مامۆستای کۆمەڵایەتی لە قوتابخانەی زەرگەتەی بنەڕەتی زۆر بە خێراتی نیشتیمان مەجید مامۆستای ئینگلیزی لە زەرگەتەی بنەڕەتی بە خێراتی مامۆستاگیان بەر لەوەی بچمە لای گروپی بی ئەمێ پرسیاریەوە بکەم چه هەستێکتان هەیە ئێستا بەرامبەر خوێندکارەکانی خۆتان داگیرتوون بەڕاستی خوێندکارەکانمان هەمومان لیان ڕازی بەسەوەی کە من ئەیڵێم داوام لە دایکەوەن و باوکان هەیە بە گشتی نەکرد بۆم خوێندکارانی خۆمان ئیشەکەی ئێمە پەروەردە و فێرکردنە پەروەردە و فێرکردنیش تەنها ئیشی مامۆستا نییە بەتەنیا تەواوکەری مامۆستا ماڵەوەیە تکایان لە یەکەم یارمەتیمان بن پشتیوانیمان بکەن بۆ ئەوەی لە پرۆسەی پەروەردە و فێرکردنی مناڵەکانیان نەسەرکەوت دەست خۆش بێ نمونەتان زۆر بە مامۆستاگیان گروپی بی چەند خوێندکارێکی خۆشەویستن خۆ بناسێنی ئێنار ئەیماد لە قوتابخانەی زەرگەتەی بنەڕەتی قۆناغی شش ئاریا ڕێبوار قۆناغی شەشەم قوتابخانەی زەرگەتەی بنەڕەتی بەخێر سەنازات قۆناغی پێنجەمی بنەڕەتی زۆر بەخێراتن ئێوە چی بە مامۆستاکانتان ئەڵێن لیانە بنەوە زۆر سوپاسیانەکەین ئێنان مەقسەم پرۆگرامەکەیە لیانە بنەوە وەڵا نازانم حەزەکەن زۆر زۆر باشە ئامادەن بۆ پرسیارەکان لە گروپی ئێوە دەست پێ یەکەم ئینشاءالله 6 پرسیارتان هەیە لە پێشە 3 پرسیار ئەکەم ئەگەر ئێوە لە ماوەی 6 چرکیانەتان زانی ئەچمە لای خوێندکارەکانتان لە ماوەی 10 چرکیا کۆتا وەڵام وەرەگرم باشە زۆر باشە سێ کارتی یەکەمتان 3 پرسیارە لە ماوەی 6 چرکیا کۆتا وەڵام وەرەگرم پرسیارەکەش ئەڵێ بەکتریای تیسی توشکەری کام نەخۆشیە هەڵبژاردنەکان شەکرە یاخود سیل یاخود لاوازی دڵ کورتکراوەکەی تیسیە تیسی بەکتریای تیسی توشکەری کام نەخۆشیە شەکرە سیل یاخود لاوازی دڵ مامۆستاگیان کامتان مامۆستای زانستن کەستان ئەم پرسیارە زانستە بە تاکید سیل نییە لە بینی شەکرە و لاوازی دڵ لە بینی واتە هەڵبژاردننی یەکەم و سێم بەڕای وازەم هەر سێک ئاگاتان لە کات بێ لاوازی دڵ بێ دڵنیان بۆ دڵنیان کاتان ماوە بیری لێ بکەنەوە کە کاتەوە بوو کۆتا وەڵام وەرەگرم کەواتە شەکرە نازانم پرسیار لە من مەکە پرسیار لە من مەکە این کۆتا وەڵام وەرەگرم شەکرە تاوە وەرەگرم دڵنیان کۆتا وەڵام وەرەگرم کە وتوتانە شەکرە بەڵام بەداخە وەڵامەکەتان هەڵەیە بە هەمان پرسیارە گەڕێمەوە لای گروپی بی لە ماوەی 10 چرکەیە بەکتریای تیسی توشکەری کام نەخۆشیە شەکرە سیل یاخود لاوازی دڵ دڵنیان کاتان ماوە ئاگاتان لە کات بێ و کۆتا وەڵام وەرەگرم من ئاگاتان لە کات بێ باسیل بێت واتە هەڵبژاردننی دووەم کۆتا وەڵام وەرەگرم وەڵامەکان زۆر ڕاستە دەست خۆش هەڵەیەکی زۆر قایم دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیاری دووەم لە ئەحیایە چۆنن زیندە زانی هیچتان مامۆستاگیان بەڵام نەتانوت مامۆستای چ دەرزێکین بۆیە کۆمەڵایەتی هونەرە ئینگلیزی زۆر باشە پرسیارەکەڵێ بە چ زانستێک دەوترێ کۆرمۆلۆجیا زەوی ناسی زیندە وەرزانی یاخود گەردون زانی بە چ زانستێک دەوترێ کۆرمۆلۆجیا زەوی ناسی گەردون زانی یاخود زیندە وەرزانی کۆرمۆلۆجیا بە چ زانستێک دەوترێ کۆرمۆلۆجیا زەوی ناسی زیندە وەرزانی گەردون زانی مامۆستا نیشتیمان ئەڵێ گەردون زانی ئێواڵێن چی کاتان ماوە بیری لێ بکەنەوە دڵنیان کۆتا وەڵام وەرەگرە من
دە چرکەتانمەوە ئاگاتان لە کات بێ. مامۆستا نیشتیمان وتی گەردونزانی وەریگرم وەریگرە وەڵامەکان زۆر ڕاستە دەست بۆ چاپڵێکی زۆر قایم. دەستان خۆش بێ ئاگاتان لە کات بێ ئەم جارە. ئامادەن بۆ پرسیاری سێم ئینشاڵڵا. پرسیارەکاڵێم گشتەنەکان لە سیستەمی خۆردا دەسوڕێنەوە بە دەوری خۆردا یاخود بە دەوری ئەستێرەدا یاخود بە دەوری مانگدا. کۆتا وەڵام وەرەگرم لە ماوەی 6 چرکە. ئەم سێ کاتتان زانستی بوو شەر نیاوانی بە دەوری خۆردا دڵنیان کاتان ماوە پەلە مەکەن. بە دەوری ئەستێرەکان خۆیان بە دەوری خۆردا یاخود بە دەوری ئەستێرەدا یاخود بە دەوری مانگدا. پرسیارەکەشە خوێندنەوە گشتەنەکان لە سیستەمی خۆردا دەسوڕێنەوە بە دەوری خۆردا بە دەوری ئەستێرەدا بە دەوری مانگدا. خۆر نانزانم پرسیار لە من مەکە مامۆستاگیان. با خۆر بێ خۆر بێ وەریگرم کۆتا وەڵام وەرەگرم بەڵام بەداخ وەڵامەکان هەڵەیە بە هەمان پرسیار لە ماوەی 10 چرکە گەڕێم و لای گروپی بی. پرسیارەکاڵێ گشتەنەکان لە سیستەمی خۆردا دەسوڕێنەوە بە دەوری خۆردا بە دەوری ئەستێرەدا بە دەوری مانگدا. ئەستێرەدا. دڵنیان خوێندوتانە لە زانستە کەواتە چاوەڕێی کات ناکەین وەڵامەکان زۆر ڕاستە دەست بۆ چاپڵێکی زۆر قایم. مامۆستا نیشتیمان بەچی فێکەنی؟ وەڵا تەلەفەکان لێمەیان بردەوە لێستەوە تەواو شەرت نییە. 33 ساڵە زانستم خوێندووە دوای 33 ساڵ نەخوێندووە. ڕاستەکەی. گروپی بی ئامادەن؟ سێ پرسیاری زۆر باشە بە سێ کات دەگەڕێم لای ئێوە. تا ئێستا 2 وەڵامی ڕاستی گروپی ئەیتان بردووە. زان بۆ سێ کاتێکی خۆتان چۆن خاڵەکەمان بۆ حسابە ئەی چۆن زۆر باشە. چۆن مامۆستاگیان بۆ مای قسە بکەی ببوورە هیچ بینی خۆتانە باشە دەی. پرسیارەکاڵێ تەلیسکۆپ ئامێرێکە بۆچی بەکار دێت؟ ئامێرێکە تەنە دوورەکان گەورە دەکات یاخود ئامێرێکە بۆ دیاریکردنی خێرایی بە یاخود ئامێرێکی پزیشکیە. تەلیسکۆپ ئامێرێکە تەنە دوورەکان گەورە دەکات. واتە هەڵبژاردننی یەکەم. دڵنیان بەڵێ کاتان ماوە دڵیای دڵنیایتەوە یعنی شەڵ چرکەکەش کۆتایی بنایگۆڕی بەڵێ دەکەواتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست بۆ چاپڵێکی زۆر قایم. ئامادەن بۆ پرسیاری دووەم؟ باشە. پرسیارەکاڵێ تۆڕی جاڵجاڵۆکە لە چی پێک هاتووە؟ خوڕی یاخود ئاوریشم یاخود دەزوو. تۆڕی جاڵجاڵۆکە لە چی پێک هاتووە؟ خوڕی ئاوریشم یاخود دەزوو. ئاوریشم. دڵنیان؟ کۆتا وەڵام وەرەگرم وتوتانە ئاوریشم بینیتانە وەڵا بینیمانە ئەی تێکتان نایەوە بووی؟ تێکیاوە بۆچی؟ هەر بۆ خۆشی زۆر باشە. کۆتا وەڵام وەرەگرم بۆ مایکەکە قسە بکەی کەوتوتە ئاوریشم. وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست بۆ چاپڵێکی زۆر قایم. مامۆستاگیان نەڵێم چی پێیان؟ هیچ. بۆ قۆناخی دوم خۆتان حازر کردو جارە خۆتان دەستخۆشیان لێ یەکەم ئافرین سەربەرزێ بۆ خۆمان طبعا دەست خۆش بێ. ئامادەن بۆ پرسیارەکەی تر؟ بەڵێ زۆر باشە. پرسیارەکاڵێ ئایا نەخۆشی ئایدس دەچێتە کوێی لەشی مرۆڤەوە؟ ئەچێتە ئێسکەوە یاخود دەچێتە خوێنەوە یاخود دەچێتە دەماریەوە؟ نەخۆشی ئایدس خوێنەوە. ئەچێتە خوێنەوە؟ دڵنیان؟ بەڵێ. کۆتا وەڵام وەرەگرم وەرگرن چاوەڕێکات نەکەین؟ نەخێر. زانیاریتان هەیە لەسەر نەخۆشی کوشندێ؟ زانیاری نییە؟ زیاتر لە زانستا زۆر باش. زانستا پرسیارەکانتان زۆربەی زانستی بوو شانستان هەبوو. خۆشە. کۆتا وەڵام چی بوو؟ خوێنەوە. خوێن تاوەریگرم وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست خۆش بەڵێکی زۆر قایم. دەستان خۆش بێ. سێ کارتەکە وەڵامەکەتان زانی هەرسێکی بە سێ کارتی ترە گەڕێمەوە لای گروپی ئەی. ئامادەن بۆ سێ پرسیارەکە مامۆستاگیان؟ ئینشاءڵڵا بە هیوایەوەی وەڵامێکی ڕاست بۆ سێ کارتەکە بە زانستی دەرنەچەوە شانسمان نییە. زۆر باشە. پرسیارەکاڵێ شوێنی لە ناوچوونی خوڕۆکە سوورەکان لە لەشی مرۆڤدا دەکەوێتە کوێوە؟
ئەکەوێتە جگەرەوە یاخود دەکەوێتە دڵەوە یاخود دەکەوێتە مێشکەوە زۆر ئاسانە شوێنی لە ناوچوونی خڕۆکە سوورەکان لە لەشی مرۆڤدا دەکەوێتە کوێ جگەر دڵ یاخود مێشک جگەر وەریگرم چاوەڕێ کات ناکەین وەڵامەکان زۆر ڕاستە دەست خۆشە بڵێکی ئێوە مناقەشی چیتانە کرد ئەو پرسیارە زۆر باشە زۆر باشە ئەما دەمە پرسیارەکەی تر شانسی تۆ ئەم پرسیارش زیندەزانیە پرسیارەکە هەڵەیە پلازما لە سەدا چەندی ڕێژی خوێن پێک دەهێنێت لە سەدا 55 لە سەدا 50 یاخود لە 65 پلازما لە 65 دڵنیان پەلەمەکەن کاتان ماوە ئاگاتان لە کاتە وەریگرم تاو زۆر باشە چاوەڕێ کات ناکەم وەڵامەکان زۆر ڕاستە دەست خۆشە دەستان خۆش بێ مامۆستا ئێوە کێشەکەتان وێ پەلاکەن ئەگینا زیرەکەن ئەم پرسیارە دوورە لە زیندەزانی و زانستەوە هۆندراوەیەکە هۆندراوەکاڵێ ئاڵامان شەکاوەیە قەشەنگ و ڕازاوەیە چوار ڕەنگی جوان و گەشە هی خاکێکی چوار بەشە ئەم پارچە هۆندراوەی هی کێیە هی حەمدیە یاخود هی زێوەرە یاخود هی موحسین محەممەد ئەمینە لە پرۆگرامەکانی خوێندنا هەیە ئەم هۆندراوەیە ئاڵامان شەکاوەیە قەشەنگ و ڕازاوەیە چوار ڕەنگی جوان و گەشە هی خاکێکی چوار بەشە موحسین محەممەد ئەمین یەکەم جارتە مامۆستا گیان ببوورە بۆ مای قسە بکەیت ئەسڵەن خەیاڵم بۆ زێوەرە چێ زیاتر ئەو شعرە کوردایەتیانەی هەیە بەڵێ دڵنیای بە دڵنیانی بەس با زێوەر بێ وەریگرم وەریگرێ کۆتا وەڵام وەرەگرم کەوتوتانە هی زێوەرە بەڵام بەداخ وەڵامەکەتان هەڵەیە بە هەمان پرسیارەکە ڕێم وەلای گروپی بی ئاڵامان شەکاوەیە قەشەنگ و ڕازاوەیە چوار ڕەنگی جوان و گەشە هی خاکێکی چوار بەشە مەحویتانە حەمدی زێوەر موحسین حەمدی بە کاتان تابوو کۆتا وەڵامی شما وەرگرتووە کەوتوتانە حەمدی بەڵام بەداخ وەڵامی هەردوو گروپ هەڵا بوو موحسین محەممەد ئەمینە ئەو شاعرەیە کە قەت نەبیست ئاخر لە پرۆگرامەکانی خوێندنا هەیە شعری زۆر لە شاعیرەکانم خوێندوێتەوە بەڵام بەخوا ئەم شاعرەم نەبیستوە ئەی بۆ هەڵە نەبژارد ناشتێکدانانین کە شاعیر نەبێت و دوور بێ لەی نەگەر زۆر باشە سێ کارتەکەی وە تاو بوو 6 پرسیار بە سێ کارتی ترە گەڕێمەوە لای گروپی بی ئەبێ بە 6 پرسیاری قۆناغی یەکەم ئامادەن زۆر باشە لە فیزیا چۆنن وەڵا باشی باشە بزانم پرسیارات چۆنی پرسیارەکە ئاڵەیە سیفەتێکی دەنگە و بەڵگەی بڕی بەرزی یان نزمی دەنگە پلەی خێرایی یاخود شەپۆل یاخود پلەی دەنگ پێناسەیەکە لە فیزیا هەیە سیفەتێکی دەنگە و بەڵگەی بڕی بەرزی یان نزمی دەنگە شەپۆل پلەی خێرایی شەپۆل پلەی دەنگ شەپۆل تامتووە ئەتوانین پێناسەکەی بڵێیتەوە لەبەرێنە باشەی خوێنمەوە سیفەتێکی دەنگە و بەڵگەی بڕی بەرزی یان نزمی دەنگە پلەی خێرایی شەپۆل پلەی دەنگ ساناگیان تۆڵی چی خێرایی نازانم کۆتا وەڵام وەرەگرم هاوڕای لەگەڵ ئەوان لەگەڵ هاوڕەکانت ئەڵێن شەپۆل ئەوان تۆڵی چی شەپۆل تاوەریگرم بەڵام بەداخە وەڵامەکان هەڵەیە بە هەمان پرسیارە گەڕێمەوە لای گروپی ئەی لە ماوەی دەچرکەیە سیفەتێکی دەنگە و بەڵگەی بڕی بەرزیان نزمی دەنگە پلەی خێرایی یاخود شەپۆل یاخود پلەی دەنگ وەریگرم کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەست خۆش چاپڵێکی زۆر ئامادەن بۆ پرسیارەکەی تر بە هیوای وەڵامیان پرسیار بزانین خەی چێکە بۆچی خۆ بێتاقەت کرد تا ئێستا زانیوتانە هەموو پرسیارەکان یاڵە پرسیارەکاڵێ هیگرۆمەتر بۆ پێوانەی چی بەکاردێت شەپۆلی موگناتیزی
یاخود شێ لە هەوادا یاخود هێز. هیگرۆمەتر بۆ پێوانەی چی بەکاردێت؟ شەپۆلی موگناتیزی یاخود شێ لە هەوادا یاخود هێز. شێ لە هەوادا. شێ لە هەوادا؟ بەڵێ. وەریگرم تاو؟ کاتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەستخۆش چاڵێت. ئامادەم بۆ پرسیارەکەی تر. هاتیتەوە سەرخۆت. زۆر باشە پرسیارەکەڵێم. ئەو مادەی کە ڕێگە بە تێپەڕبوونی ئەلکترۆنەکان دەدات بە ئاسانی پێیدا بڕوا کامەیە؟ نەگەێنەر یاخود گەێنەر یاخود نیمچە گەێنەر. ئەو مادەیە کە ڕێگە بە تێپەڕبوونی ئەلکترۆنەکان دەدات بە ئاسانی پێیدا بڕوا کامەیە؟ گەێنەر. نەگەێنەر گەێنەر نیمچە گەێنەر. گەێنەر. تاو وەریگرم کاتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەستخۆش چاڵێت. ئەلکترۆنەکەوێتە دەرەوەی ناوک؟ ئەلکترۆنەکەوێتە دەرەوەی ناوک؟ ناوک؟ دەرەوەی ناوک؟ نا لە ناوەوەیەتی. نەتان خوێندووە؟ باشە دێ نیشتەڵاگەن بۆش. کۆتایی هەو بە پرسیارەکانی قۆناغیەکەم 6 پرسیاری گروپی A و 6 پرسیاری گروپی B. تا ئێستا باشە؟ زۆر باشە. چینە لای ڕکلام و گەڕێم وڵاتان باشە؟ خۆشەویستانم لەگەڵمان بمێنەوە پاش ناوپڕێکی کوردە گەڕێم وڵات. بەڵێ خۆشەویستانم بەردەوام لەگەڵتان بە قۆناغی دووەم بە هەمان شێوەی قۆناغی یەکەم 12 پرسیارە 6 پرسیاری گروپی A و 6 پرسیاری گروپی B. بەڵام بەر لەوەی چمەلایی پرسیارەکان ئەمێ قۆناغی دووەم جیاواز بە لە قۆناغی یەکەم سارد و سڕێکتان پێوە دیار و مامۆستا ئەمێ بەسەر هاتیە یادەوەری یەک شتێک هەبێ بۆم بگێڕێتەوە. کاتی خۆی بە کلۆری هەبوو پۆلی شەشی سەرەتایی ئەو کاتە سەرەتاییش بۆ بنەڕەتی دەبوو. منیش لە لیژنەی تەسیحات بووم لە کۆنتڕۆڵ وەکو مامۆسایەکی کۆمەڵایەتی. یەکێک لە پرسیارەکان پێناسە بوو، یەکێک لە پێناسەکانیش پێناسەی بەردەقارەمان کە دەفتەری تەلەبێ کەماتە بەردەست پێناسەکەی بەم شێوەیە کردبوو. بەردەقارەمان ئەو بەردە بوو کە شێخ مەحموود لە ترسی ئینگلیزەکان لە ژێرا خۆی شاردبووە. ئەمە بوو بەهۆی ئەوەی کە هەمومان پێ بکەین و بەڕاستی دەرەجەی تەواویشم مایە تونکێڵێ وان نییە. دەستە خۆش بێ. مامۆستاگیان تۆ یادەوەریەکە هەبێ ئەگەر یادەوەریش لە یاد نییە وتەیەک بۆ پرۆگرامەکە وتەیەک بۆ خوێندکارەکانە بەسەر هاتی لەگەڵ خوێندکارەکانە کێشەکەوەی لە کاتی پرۆگرامە هیچتان بیر نامێنێت پەیوەندی چۆنە لەگەڵ خوێندکارەکانە؟ وەڵام من بە حکمێوی وانەی هونەرم لایە بینم زۆر خۆشە لەگەڵیانە بە تایبەتیش چکە مەرسەمان هەیە و لەوانەکانی ترا جیاواز یعنی لە پۆلا نایڵێنەوە تەنانەت کاتی پشوەکان کە پشووی وانەکان لە بینەکانە نایڵن پشۆکەش یعنی ئیسراحەتکەین ڕێک لە پشۆکایەنە ژوورۆ بۆلامە حەزیان زۆر لەوانەی هونەرە لەشتان ساڵ زۆر بێ مامۆستاگیان مامۆستا نیشتیمان لە کاتی ڕکلامەکە وتە هیچم حازر نیە هیچم بیر نییە وتێک بۆ پرۆگرامەکە هەو بێن بڕوات بێ هیچم بیر ناکرێت ناتوانی وتێکمان پێشکەشکی بە پرۆگرامەکە باشە مامۆستاگیان مامۆستای کۆمەڵایەتی با بڵێ بەڵێ با نەچمە مامۆستاکانی تر پرسیارێ لە تەلەبەیەکێکە و هەڵیەسێنێ نایزانێ زۆر بەڕاشکانە پێڵێت دوو لە ڕووی ئێوە ئەڵێ دانیشە حەیوان تەلەبەکانی شەمەی پێکەن تەلەبەی دووەم هەڵەسێنێ ئەیزانێ ئەڵێ ئافرین شێری خۆم تەلەبە تەمەڵەکە لە ژێرەوەڵێ خەیاڵ نەکەی شێری شەر حەیوانە بە تۆش یار و تۆ حەیوان دەست خۆش بێ. گروپی بی ئێوە یادەوەریەکتان هەبێ فەرموو تو دیارە شتێکە بێ شتێکی پێ گۆرانێک بڵم لەگەڵ دیاڵە دێ چۆن ئەوە نێڵە دە هەر خوب بۆم بڵەکەی جێگە کوردستان نیشتیمانی کورد بەرز و پیرۆزی سوێندە پێ ئەخۆم کوردستان نیشتیمانی کورد بەرز و پیرۆزی سوێندە پێ ئەخۆم بەسەر بەخۆی بە خوێن و باگیان بە ماڵ و منداڵ با قوربانی تۆم بەسەر بەخۆی بە خوێن و باگیان
بە ماڵ و منداڵ با قوربانی تۆم کوردستان پەیمانم داوە یان ئازا ژیان یان ئازا مردن کوردستان پەیمانم داوە یان ئازا ژیان یان ئازا مردن. دەستان خۆشێ زۆر باشە. ئامادەن بۆ پرسیارەکان لە گروپی بی و دەست پێ یەکەم 3 کارتان هەیە بەڵام بێ هەڵبژاردنە باشە ئاگاتان لە کات بێ. ئەم پرسیارە لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرم پرسیارێکی بیرکاریە باش بیرکاریە. پرسیارەکە ئەڵێ ڕێگی دووجای سە چەندە؟ ڕێگی دووجای سە چەندە؟ ئاگاتان لە کات بێ کات نەما 5 بەداخە وەڵامەکەتان هەڵەیە ڕێگی دووجای سە دێ. ئێمەوەمان نەخێنەوە ناخۆنا مامۆستاکیان قۆناغ یەکەم نیامیان باشە واتە دەکەڕەتی دەی کایک ئەکاتە سە باشە ڕێکتان نەخێندووە ئیشەڵای خوێنن. ئەم پرسیارەش لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە 10 چرکە. پرسیارەکە ئەڵەیە کام لەم گیاندارانە تەمەنی لەوانی تر زیاترە؟ وشتر، کیسەڵ، مەیمون. کیسەڵ تاو بەڵێ وەریگرم بەریگرم کاتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست خۆش دەستان خۆش بێ. پرسیاری سێ ماڵ لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە. پرسیارەکە ئەڵێ شەمشەمە کوێرە لەشی بەچی داپۆشراوە؟ شەمشەمە کوێرە لەشی بەچی داپۆشراوە؟ بە پێست دڵنیان مویان پەڕە کات تەواو بوو بەداخەوە کات تەواو بوو. وەڵامەکەتان ڕاستە وەریەگرم بەڵام کات تەواو بوو فریا ناکەوتن خاڵتان بۆ ژمار ناکرێ باشە ئاگاتان لە کات بێ باشە زۆر باشە. گروپی ئەی ئامادەن بەستێ کاتە گەڕێم وڵای ئێوە هیوادارم لە قۆناغی دووەمە زۆرترین خاڵ هەژمارکەن جا لە قۆناغ یەکەم باشە. ئەم پرسیارە لە ماوەی 30 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 30 چرکە. پرسیارەکە ئەڵێ مانگەکانی ساڵی کۆچی بژمێرە. مانگەکانی ساڵی کۆچی ئاگاتان لە چرکەکان بێ محەڕەم بە پێی تەسەسوور مامۆستاگیان تێکەڵیش بێ احتیادیە تێکەڵیش بێ ئاساییە محەڕەم شەعبان ڕەمەزان ذی الحجە ذی القعدە زیاترە ساڵی 6 مانگ نییە ئێوە وتان 6 ترتان ماوە وای من هەموویم لەبەر کاتان تاو بوو بەداخەوە ئەبووە مامۆستاگیان تۆمی لەبەرەوە زۆر باشە. وەڵامەکی بۆتانە خوێنمەوە محەڕەم سەفەر ڕەبیعی یەکەم ڕەبیعی دووەم جامدی یەکەم جامدی دووەم ڕەجەب شەعبان ڕەمەزان شەوال زوڵقعدە زوڵحەجە. زۆر تەواو ئەوەی تۆ زۆر تەواو یەک چەپڵەشم بۆ لێ بە مامۆستا دەستە خۆش بێ. پرسیاری دووەمتان بیرکاریە. پرسیارەکە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 20. بچووکترین چەندجاری هاوبەش بۆ هەردوو ژمارەی 7 و 3 چەندە؟ بچووکترین چەندجاری هاوبەش بۆ 7 و 3 21 چەند؟ 21 وەریگرم کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەست خۆش تەڵێکی زۆرتان ئێوەتان زانی ئێوەتان گویان لێ بوو ئەم جارەوان نەکەن مامۆستا کێو لێ بوو نەبەخوا تاوە تا سوێنی خوێن یانار جۆمان لێ ئەم جارە بە هێواشی باشە لە دڵی خۆتا بێڵێ ئەم جارە. پرسیاری سێم لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم پرسیارێکی کیمیاییە. پرسیارەکە ئەڵێم هێمای زانستی توخمی قورقوشم چییە؟ قورقوشم هێمای زانستی توخمی قورقوشم چییە؟ FE ئاسنە. زۆر ئاسانە پی تەنها پیە بەڵام شتێکتری تاو پیبی بەداخەوە فریای کاتەکە نەکەوتن هەگینا وەڵامەکەتان ڕاست بوو هێمای زانستی توخمی قورقوشم پیبیە. زۆر باشە گروپی بی ئامادەن بۆ سێ کارتەکەی تر ئەبێ بە 6 پرسیاری قۆناغی دووەم هەرم سێ کارتتانەوە باشە تام بینم وەم سێ کارتە. ئەم پرسیارەش لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە. باڵداری بەطریق ئەفرەت نەخێر دڵنیان
کاتە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەستخۆش چۆکلێتی زۆر بەطریق لەکوێژی بەستەڵک لە بەستەڵک زۆر باشە. پرسیاری دوم لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 20 چرکە. ئایا ڕەنگی هەسارەی مەریخ چ ڕەنگێکە؟ ڕەنگی نازانم. قاوەی و پرتەقاڵی تێکەڵاوە. من یەک ڕەنگمێت. ڕەنگی هەسارەی مەریخ چ ڕەنگێکە ئاگاتان لە کات بێ؟ پرتەقاڵەیەکی تۆخە. تاوە پرتەقاڵی وتۆ بەسەر سەو زاڕوانێ ئەگەڕێتەوە بۆ شین لە ڕەشی شەچێت. پرتەقاڵی وەرگرتووە بەداخە وەڵامەکان هەڵەیە. مامۆستاگیانی وازانن؟ وابزانم قاوەیە. نەخێر سوورە. سوورە؟ سوورە. کەواتە قاوەیە بەسەر سوورە ئاڕوانێ. ئێمە بزەمت ڕەنگەکەمانێ. پرسیارەکەی تر لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم 20 چرکە. ئەو شتە چییە تا زیاد کات کەم دەبێتەوە؟ بەتەڵێکە تا زیاد کات کەمە بێتەوە بەسەر هەموومانایەت. شتێکە تا زیاد بکات کەمە بێتەوە. ئێمەی زانین. مامۆستا پیان نەڵێتەوە؟ پیان ناڵێن. زۆرم خۆشەوێن بەس پیان ناڵێمەوە. کات تەواو بوو. مردن کات تەواو بوو مردن وتووە؟ نەخێر تەمەنە. تەمەن نەمۆز من لێ نزیک بوومەتەوە. زۆر باشە. 6 پرسیاری گروپی بی تەواو بوو قۆناغی دووەم. بە 3 کارتی ترە گەڕێمەوە لای گروپی A. زانم لە پرسیارانەیە چۆنە بن. ئەم پرسیارەش لە ماوەی 30 چرکە کۆتا وەڵام وەرەگرم. ئەمیش مەتەڵێکە. باشە. لە ناوەڕاستی پاریس چی هەیە؟ تەرکیزە. لە ناوەڕاستی پاریس چی هەیە؟ پاڵا پاڵا بارانی پاڵا پاریس 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 وڵاتی پاریس ڕێ هەیە؟ کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەستخۆش چۆکلێتی زۆر خاین. وامزانێ ئەڵی پاییز ئەگەر پاییز لە ناوەڕاستی پاییز پاڵا هەیە پاڵی باران. پاریس ڕێ هەیە. زۆر باشە. تەسەورم ناکرێ پرسیارە بزانن. بەڕاست وا بە تەمەڵمان قۆناغی یەکەم وا دەرکەوتن بەس مامۆستای زانست نین. زۆر باشە. زۆر باشە. ئەم پرسیارە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم. باشە 20 چرکە. پرسیارەکەڵێ بەرزترین پلەی تۆمارکراوی بوومەلەرزە چەندە؟ تۆمارکرابێت تا ئێستا لە ماوەی 20 چرکەیە. ئەوەی کە تا ئێستا تۆمارکرابێ؟ بەڵێ 9.6 وابزانم. ژمارەیەکی تەواوەتیم بەرێ؟ 9 تاو؟ کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەستخۆش چۆکلێتی زۆر خاین. دەستان خۆش بێ. پرسیارەکەی تر لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم. باشە 20 چرکە. پرۆژەی ئاوی دوکان دەکەوێتە سەر تانزێ. پرۆژەی ئاوی دوکان زەیبچووک وەرەگرم. باڵێ زۆر دڵنیای؟ زۆر. کاتە زۆر ڕاستە دەستخۆش چۆکلێتی زۆر خاین. تەواو پرسیاری ئێوە تەواو بوو. هەر حەزەکە خۆیان بیزانن. زۆر باشە. کۆتایی هەڵ بە پرسیارەکانی گروپی ئەیش و پرسیارەکانی قۆناغی دووەمی هەردوو گروپ. مامۆستاگیان تا ئێواڵەن چی؟ تا ئێستا کامتان براون؟ لەوا چێ ئێمە براوە بین. لەوا چێ؟ لەوا چێ. ئێواڵەن چی گروپی بی؟ کاتێکی خۆشمان بەسەر برد. ئەوان تەنها ئەو گرنگ بوو بۆ ئێوە؟ ئێمە حەزمان لەم بەرنامەیە بوو بۆیە هاتین. زۆر بە نائومێدی قساکەن و ئەزانم دۆڕاون. بەڵام ئێمە چاوەڕێی کۆنتڕۆڵەکەین کۆتا ئەنجاممان باتێ بزانین کام گروپ براوی پرۆگرامن. بەڵێ گروپی A لە کۆی هەردوو قۆناغەکە خاوەنی 8 خاڵن. باشە 8 خاڵ. و گروپی B لە کۆی هەردوو قۆناغەکە بوون بە خاوەنی 9 خاڵ. دەستان خۆش بێ. بوونە خاوەنی کارتی چاویلان. زۆر بە خێراتن. دەستان خۆش بێ. زۆر بە خێراتنی هەردوو گروپەکەم. ڕاستە گروپی B براوەیە بەڵام هەمووی هەوڵی ئێوەیە مامۆستاگیان گەشتونەتەوە ئاستا توانیان براوە بن. کۆتا قسە و کۆتا کۆمێتی خۆتان من. زۆر سپاسی کەناڵی NRT توەکەین کە بەڕاستی پێشوازیان لێکردین بۆ ئەم بەرنامەیە و خۆشحاڵین. وەشانازی بە خوێندکارەکانمانەوەکەین کە مستەوای بەرزیانەیە و الحەمدولله ئەوەش بە جوهد و ماندووبوونی هەموو مامۆستاکانی ئەزانم
لەگەڵ دایک و باوکیانە زۆر سپاسیان دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش زۆر مەمنون دەست خۆش بێت زۆر بەخێراتن زۆر گەورەتان کردین مامۆستاگیان تۆ طبیعی سەرکەوتنیەوە سەرکەوتنی ئێمەیە ینی زۆر خۆشحاڵین ئەمە کە هاتوین و قوتابیەکانمان لەگەڵەوە بەو شێوەیە ئاوا لەو ئاستایان بینین زۆر خۆشحاڵین زۆر سپاس بۆ ئێوەش مەمنون سپاس بۆ تۆش دووبارە بەخێراتی مامۆستا نیشتمان دەستی ئێوە خۆش بێت و هیچ قوتابەکانیشمان خۆش بێ دەستی ئێوەش خۆش بێت دووبارە بەخێر بێن گروپی بی ئێواڵەنچی هەرێکەتان بوونەتە خاوەنی کارتێکی چاویلان ماماوەیەکی دیاریکراوە توانن یاریەکانی بێ بەرامبەر بەکاربێنن من زۆر پێم خۆش بوو کاتێکی خۆشمان بەسەر بزبەر وامزانی ئێمە دەڕێن بەڵام مامۆستاکان دەڕێن قسەکانتان وا دیار و گروپی ئەی ئەن و ئێمەین و بەڵام گرنگ نییە زۆر سپاسی NRT دووەکەم و لەگەڵ هاوکارانیش زۆر پێم خۆش بوو و کارتم بەدەستێنا دەست خۆش زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆ تۆش دووبارە بەخێر بێن دەستخۆشی بۆ هەردوو گروپ دەستخۆشی بۆ هاوکارانم منیشی چم نەماوە هەر ئەوە نام هیوادارم توانی بێتم پرۆگرامی ئەم جارش جێڕزامەدی هەموو لایەکتان بوو بێت تا پرۆگرامێک تری بیرتەوە کۆمەڵێ زانیاری دیکە لەگەڵ دوو گروپی خۆشەویستی دیکە بەخواتان نسپێرم خواتان لەگەڵ